بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 81. پرسیاری ژمارە 39. کێشی تەن لە ئاودا کەمتر دەبێت لە کێشی ڕاستینەی خۆی، چونکە ئاو تەن پاڵ دەنێت بۆ سەرەوە بە هێزێک پێی دەوترێت هێزی ئەرخەمیدس. کێشی تەن لە دەرەوەی ئاو یەکسانە بە کێشەکەی لە ناو ئاو کۆ هێزی ئەرخەمیدس. گریمان کێشی تەنێک بریتیە لە 103 کیلۆگرام لە دەرەوەی ئاودا و 55 کیلۆگرام لە ناو ئاودا. هاوکێشەیەک بنووسە و شیکاری بکە بۆ دۆزینەوەی هێزی ئەرخەمیدس کە ڕوو بە ڕووی تەنەکە دەبێت لە ناو ئاودا. هەتا چەند زانیاریەکە دەربارەی فیزیای دروستە بەو جۆرەی ئەوەی نازانم، بەڵام بێگومان زۆر ئاسانە هاوکێشەکی دروست بکەم وەکو ئەوەی کە لێرە پێویستە. هاوکێشەکە ئەوهایە لەلایەک لەلایەکان کێشی ئەو شتێکە هەما 103 کیلۆگرامە، لایەکەی دیش کێشەکەی لە ناو ئاو کۆ کە لێرە نووسرایە هێزی ئەرخەمیدس کە نازانم چەندە بە هدای دەنێم. ئێستا زۆر ئاسانە ئەو هاوکێشەی شیکارکەم، دەمەوێت لە لای چەپ تەنیا پیتی ه بمینێتەوە، لەبەر هەندێ هەردوو لای ژمارە 55 لێ دەردەکەم. کەم 55 لە هەردوو لای هاوکێشەکەم. لە لای ڕاست 3 کەم 5 نابی، 13 کەم 5 8، سفرەکە بوو بە 9، 9 کەم 5 4، یەکەکەش بوو بە 0، هیچ نەماوە، یەکسانە بە کۆ 55 کەم 55 دەبیتە 0، تەنیا پیتی هئمایەوە. ئەوەش وەڵامەکەیە. ئەوجە نازانم لێرە چ بنووسم، ئایا بنووسم کیلۆگرام بنووسم چ، چونکە هێز ئەوەی ڕاستیبی بە کیلۆگرام نییە، کەواتە تۆزێک دەقی پرسیارەکە ڕەنگە لە دەربارەی فیزیا 100% نەبی، بەڵام دەربارەی بیرکاری پرسیارەکی ئەوها شیکار دەکرێت بۆ جۆرەی. بێچمە لای پرسیاری ژمارە 40. بەڕێوەبەری فرۆشیاری لە یەکێک لە کۆمپانیاکان پلان دادەنێت بۆ گەیشتن بە ژمارەیەکی پێوانەی لە فرۆشتنی ساڵانە کە بریتیە لە 25 ملیار دینار. فرۆشیاری کۆمپانیاکە تا ئێستا گەیشتۆتە 19.7 ملیار دینار. هاوکێشەیەک بنووسە و شیکاری بکە بۆ ئەوەی بزانی پێویستە فرۆشتنی ئەم کۆمپانیایە چەند بێت لەو ماوەی کە ماوەتەوە لە ساڵەکە بۆ ئەوەی بەڕێوەبەرەکە ئەنجامەکەی بەدی بێنێت. ئەوەش هەر زۆر ئاسانە. هاوکێشەکی دروست دەکەم، لەلایەک لەلایەکان چەپبی ڕاستبی کێشە نیە، دەنووسم ئەو ژمارەی کە پلانی لۆدانایە کە 25 ملیار دینارە، لەلایەکەی دیش هەتا ئێستا 19.7 ملیار دیناری فرۆشتیە، چەندی مایە هەتا ببیتە 25، دەنووسم پیتی کە نازانم چەندە بۆ فرۆشیار، فئم نووسیەکە پیتەچی باشە. ئێستا ئەوەی لەسەرما هاوکێشەکە شیکارکەم، کەواتە هەردوو لای هاوکێشەکە ژمارە 19.7 لێ دەردەکەم. کەم 19.7 دیسان کەم 19.7. ئێستا زۆر ئاسانە. 25 چونکە ژمارەی تەواوە بە خۆم دەبی 0 و فاری زەیدانێم، هەتا ئاسانبی
فاریزە هەفتی لێ دەرکەم دا هەفتی لێ بڕوا یەکسانە بە سێ فاریزە دێتە خوارێ ئەو پێنجە بوو بە چوار کەم نۆ نابی دووەکەی خوڕ دەکەمەوە دووەکە دەبیتە یەک چارەکە دەبیتە چاردا کەم نۆ یەکسانە بە پێنج یەک کەم یەک دەبیتە سفر پێویست ناکە بنووسم یەکسانە بە کۆ 97 کەم 97 دەکاتە سفر تەنیا پیتی دەمینێتەوە کەواتە دەبی فرۆشیارەکە بای 5 فاریزە 3 ملیار دینار شت بفرۆشێ هەتا پلانەکەی جێبەجێ بکە بۆ ئەو ساڵ یان بزانە کام ساڵە تەواو. ئێستا گەیشتمە پرسیاری 41 هەڵە لەکوێدایە؟ ئاکۆ هاوکێشەی 8 کۆ 4 جاران 2 کۆپیتی یەکسانە بە 26 شی کار کرد و نووسی کە پیتی یەکسانە بە 50 ئاکۆ هەڵەی لەکوێدا کرد و شیکاری دروست بنووسە. ئەمن دەوی بچم بەخۆم ئەو هاوکێشەی شیکارکەم هەتا بزانم ئایا هەڵەی کردیا ئاکۆ یان هەڵەی نەکردیا. 8 کۆ 4 جاران 2 کۆپیتی یەکسانە بە 26 8 کۆ 4 دەکەمەوە ناوکەوانەکەی چادەکەم پێش هەموو شتێک 8 و 4 یەکسانە بە 12 جاران دووەکو خۆی ئەوانەی دی هەموو دەنووسمەوە. ئێستا 12 جاران 2 دەکاتە یەکسان دەبی بە 24 کۆ پیتی یەکسانە بە 26 هەتا هاوکێشەکە شیکارکەم پێویستە ئەو 24 لێرە لابم کەواتە لە هەردوو لای هاوکێشەکە 24 کەم دەکەمەوە لە هەردوو لای کەم 24 کەم 24 لە لای چەپ لە لای ڕاست ببورن 24 و 24 بووە سفر هیچ نەما تەنیا پیتی مایە پیتی دەنووسم لە لای ڕاست یەکسانە بە لە لای چەپیش 26 24 لێ دەرکەم 6 چاری لێ بڕوە یەکسانە بە 2 کەواتە شیکاری هاوکێشەکە پیتی یەکسانە بە 2 بەڵام چێ بوو ئاکۆ نووسی بووی پیتی یەکسانە بە 50 ئایا لەبەر چ نووسی بووی 50 وابزانم هەڵەکەی لە چێە لێرەیە کە 26 و 24 کۆ کردیتەوە لە جیاتی لێک دەرکە 26 و 24 یەکسانە بە 50 کەواتە تەنیا ئەو هەڵەی کردیا کە لە جیاتی ژمارەکان لێک دەرکە کۆی کردیتەوە. بێمە لای پرسیارە چی دیکە. پرسیاری ژمارە 42 کو دەزانی کە پێویستە کۆ بکەیەوە یان لێ دەربکەی لە کاتی شیکارکردنی هاوکێشە. لێرە بۆ وێنە چونکە ئەمن بۆ وێنە لێرە کو دەزانم کەمە چونکە بە خۆم کۆم هەیە لە پێش 24 کەواتە لێ دەرکردنە ئەگەر بە خۆم کەمەم هەبی کەواتە کۆکردنەوەی دژە کردارەکەی ئەنجام دەدەم. کو زانیم ئەوە کۆیە چونکە هیچ هێمایەکی لە پێش نییە واتە هێمای کۆیە واتە کۆیە کەواتە ئەمن دەبی 24 لێ دەرکەم هەتا ببیتە سفر. پرسیاری 43 دارا تۆمارێکی هەیە بۆ دیاریکردنی ژمارەی ئەو خاڵانەی کە تیپەکەی بردوویەتیەوە یان دۆڕاندوویەتی لە یاریەکاندا لە ماوەی 4 هەفتە ئەوها خشتێکی دروست کردیا دارا
هەوڵ بدا کە زانیاریە نەزانراوەکە لە خشتەکە ببینیەوە بنووسینی هاوکێشەیە کوشی کارکردنی. لێرە گەر تەمەشاکەم لە هەفتەی یەکەم تیپەکە 2 خاڵی بردیتەوە، لە هەفتەی دووەم 5 خاڵی دۆڕاندیا و لە هەفتەی سێم 7 خاڵی بردیتەوە، لە هەفتەی چارەم نازانین ئایا چ بووە، بەڵام لێرە مایەکەی دەزانین کە زۆر گرنگە ئاگامان لێبی. کەواتە ئەمە لێرە دەبی هاوکێشەکی دروست بکەم. کو دروست دەکەم؟ 3 شتم پێویستە. یەکەمیان ئەو 4 خاڵی بردەوە، دووەمیان لێرە چەند خاڵە و سێمیشیان ئەنجامەکە لێرە هەمە. کەواتە ئەو سێی ئەمن وەردەگرم، تەنیا ئەوانی دیم هیچ پێویست نییە، تەنیا ئەو سێیە پێویستە، چونکە هەموو جارێ لە هەفتەی زانیاریوە لەو هەفتەی بۆ وێنە زانیاریەکانم لەسەر ئەو هەفتەی ڕادەوەستی و هەفتەی سێ زانیاریەکان لەسەر هەفتەی دوو و هەفتەی دوو زانیاریەکان لەسەر هەفتەی یەکە. کەواتە تەنیا پێویستم بە مایەی هەفتەی سێمە. کەواتە ئەو ژمارەیە کۆ ئەو ژمارەیە یەکسانە بەو ژمارەیە. هاوکێشەکەی ئەوها دروست دەکەم، دەچم دروستی دەکەم. لێرە هەر پیتەکم بووێ دادەنێم لە جیاتی خاڵی دادەنێم، لە جیاتی خاڵ پیتی دادەنێم. ئێستا دەچم هاوکێشەکەی خۆم دەنووسم، یان هەر پیتەک بیش مەرج نییە پیتی لێرە ئەم پیتی ئەمدانایە، بەڵام دەتوانم بیگۆڕم بیکەمە پیتی باشترە بۆ خاڵ. پیتی ئێستا چونکە نووسرا بوو دۆڕاندن، لێرە ئەمن دۆڕانەکەی دەگۆڕم دەیکەمە کەم، بردنەوەش دەکەمە کۆ. ئەوە زۆر زۆر گرنگە. لێرەش نازانم ئایا بردنەوەیە یان دۆڕاندنە، بەڵام چونکە 7 خاڵی دۆڕاند کەواتە بە کەم دایدەنێم، بردەوەش بە کۆ دادەنێم. ئێستا دەچم چا دەکەم. 4 کۆپیتی یەکسانە بە کەم 7. لێرە ئەمن ئەو چارای دەبی لابم لە تەنشت ئەو پیتەی، کەواتە کەم 4 لێرەش هەر کەم 4. ئەو جا لێرە لە لای ڕاست کۆ 4 و کەم 4 بووە 0، تەنیا پیتی مایەوە، کەواتە تەنیا پیتی یەکسانە بە کەم 7 و کەم 4. ئەمە دەبی بزانم یەکسانە بە کەم 11. ئەوجا چونکە کەم 11ەیە واتە دۆڕاندن، واتە لێرە 11 خاڵیان دۆڕاندیە لە هەفتەی 4ەم. کەواتە لە جیاتی پیتی ئێستا لای دەبم دەنووسم 11 خاڵی دۆڕاند، 11 خاڵی دۆڕاند. ئەوها 11 خاڵی یان خاڵیان دۆڕاند. چونکە مایەکە 4 خاڵیان هەبوو بردبوویانەوە، دیارە 11یان دۆڕاندیە، لەبەر هەندێک 7 خاڵیان دۆڕاند لە کۆتایی. ئەوە زۆر زۆر بە ئاسانی توانیم ئەو هاوکێشەیشی کار بکەم، بەڵام زۆر زۆر گرنگە ئەمن بزانم کەم 7 و کەم 4 یەکسانە بە کەم 11. هەردوو ژمارەکان کۆ دەکرێنەوە، هێمایەکەش هێمای کەمە. پێداچوونەوە هەر بڕێکی جەبری سادە بکە. ئەگەر لێرە تەمەشاکەم ئەو بڕانەی کە پێک دەچن 2 پیتی مە و کۆ 4 پیتی مە یەکسان دەبی بە 6 پیتی مە و کۆ 3 و کەم 1 یەکسانە بە 2. 3 یەکی لێ بڕوا 2. کەواتە لێرە گەرم بمەوێ شیکارکەم بە باشی، ئەوها ئەو دوانەی بڕەکانی کە پێک دەچن کەسکەکان لێک چوونە، پەمبەکانش لێک چوونە. ئێستا کۆیان دەکەمەوە 2 4 دەکا 6 پیتی مە و کۆ 2
کاتە ئەوە سادەم کرد لەوەی سادەتر نابی. پرسیاری 45 ئەگەر سەیرە چی بکەین ئەو بڕە پەمبانە پێک دەچن 3 تواندوو و 7 تواندوو یەکسانە بە 10 تواندوو و 4 و 6 یەکسانە بە 10 کاتە ئەو های لێدێ بە هەمان ڕەنگم نووسە ئەو ڕادانەی کە پێک دەچن لەوەی سادەتر نابی. پرسیاری 46 ئەگەر تەمەشاکەم تەنیا 2 ڕادە پێک دەچی ئەویش 1 و 37 ئەوانی دی ئەو ڕادەیە ئەو ڕادەیە لە بە یەک ناچن کاتە وەکو خۆیان دەیان نووسمەوە کۆ 13 پیتی لە و 1 و 37 کۆ دەکەمەوە دەبیتە 38 ئەوە سادەترین شێوەیە. پرسیاری 46 پرسیاری ئێستا بڕا جەبریەکان کۆ بکەوە 5 تواندوو کۆی دەکەمەوە لەگەڵ 2 تواندوو و 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 5 بە پەمبەی نووسیتم و 4 کۆ دەکەمەوە لەگەڵ کەم 2 کاتە ئەو هایان لێدێ 5 و 2 7 تواندوو و 3 لەگەڵ 5 دەکا 8 4 2 لێ بڕوا یەکسانە بە 2 کاتە ئەوە کۆم کردەوە. پرسیاری 48 بزانم لە چێم پرسیاری 48 نووسە. پرسیاری 48 3 نەتوان چواری کۆ دەکەمەوە لەگەڵ 4 نەتوان چوار دەکاتە 7 و 5 نەتوان دوی کۆ ناکەمەوە بە تەنەیە هەروەکو خۆی دەینووسمەوە ئەوانی دیش هەریەکەوە وەکو خۆی دەینووسمەوە بە تەنێ چونکە هەمویان هیچیان بە هیچ ناچن کەواتە تەنیا 2 ڕادە پێک دەچن ئەوانی دی تەنیا دەنووسرێنەوە وەکو خۆیان کووە ئەو هادەیان نووسمەوە ئەوانە ئەوە ئەنجامەکەیە. پرسیاری 49 بزانم لە چێم چاک کردیە ڕەنگە لێرە چایکەم. پرسیاری 49 ئامادەکردن بۆ تاقیکردنەوە لێک بدە زۆر ئاسانە 3 جاران 6 پیتی یەکسانە بە 8 پیتی زۆر ئاسانە ئەوە پێویستی نەدەکرد هەڵبژاردە هەبی. پرسیاری 50 بزانم لە چێ چاکم کردیە. پرسیاری 50 چاک نەکردێ لێرە دەتوانم چاچیکەم. پرسیاری 50 لێکدانی 2 لەگەڵ هەریەکە لەو ڕادانە کەواتە 2 جاران 3 ئەو پیتە تواندوو هەروەکو خۆی 2 جاران 3 6 پیتەکەش هەروەکو خۆی دەنووسمەوە پاشان 2 جاران 2 واتە 4 ئەو پیتە ئەو جا کۆی دەکەمەوە لەگەڵ 2 جاران 1 2 کامە هەڵبژاردە ڕاستە ئەوە هەڵبژاردە ڕاستە. تەواو ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکان بزانم چیان بەسەر هات. تەواو ئیدی پرسیار نەما گەیشتمە کۆتایی لاپەڕە 81 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.